ئێمە ئەوڕۆ وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی هەستاوین بە دابینکردنی سەبەتەی خۆراک بۆ ماڵی یەتیم و فەقیر و هەژار بە هاوکاری خێرخوازانەوە. دەستخۆشی لە خێرخوازانەکەین، بەڕاستی خێرخوازان بەردەوام بووینە لەگەڵمان لۆ هاوکاریکردنی فەقیر و هەژاران، خی گەورە پاداشتیانداتەوە. وە لێرەشەوە داوان لێکەین بەردەوامن لەو پرۆژانیان، بەردەوامن لە پژیرانیان، لۆی چەندی پژگیریمان کەین توانین زیاتر خزمەتی یەتیم و فەقیر و هەژار و یەکەم دەرەمەتەکان بکەین. دەستخۆشیێکی گەرم لە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەکەین کە هەموو ساڵێک هەر ئەستن بە یارمەتیدانی فەقیر و هەژار و داکیەتیمەکان و بوونە پردێک لە بینی دەوڵەمەند و لە بینی فەقیر و هەژارەکاندا، بۆیە جێگای دەستخۆشی و دڵخۆشی هەمومانە. و لێرەوە لەو کەناڵە پیرۆزەوە ڕوو لە دەوڵەمەندەکان دەکەم، پێیان دەڵێم ئەگەر دەتانەوێت ماڵتان زیاد بێ ماڵ ببەخشن، ئەگەر دەتانەوێت دوور بن لە بەڵام موسیبەت ماڵ ببەخشن، ئەگەر دەتانەوێت لە ئاگری دۆزەخ دوور بن ماڵ ببەخشن، و ئەگەر دەتانەوێت مەلائیکەتی خوا فریشتەکانی پەروەردیگار دوعاتان لە بۆ بکەن لە بەرامبەر ڕەب العالەمیندا ئەوە ماڵ ببەخشن.